دوای ئەوەی یاداشتی پرساندنی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی وەزیری دارایی ڕێژەی یاسایی واژووی پەرلەمانتارانی بەدەستهێنا ئەمڕۆ پێشکەشی سەرۆکایەتی پەرلەمان کرا. پرساندنەکە تایبەتە بە لێبڕینی موچەی موچەخۆران کە ئەو 23 پەرلەمانتارەی واژوویان لەسەر یاداشتەکە کردووە بە بڕیارێکی نایاسایی دەزانن و دەیانەوێت سەرۆکی حکوومەت لە بەردەم پەرلەمانتاران ڕوونکردنەوە لەو بارەیەوە بدات. لە کۆنگرێکی ڕۆژنامەنووسیدا سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی وتی هیوادارین سەرۆکایەتی پەرلەمان بە ئەرکی خۆی هەڵسێت و لە ماوەی هەفتەیەکە و یاداشتا ڕەوانەی حکوومەت بکەن. پرساندنەکە سەبارەت بە لێبڕینی سەدا 21 موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بووە کە لە 2 مانگی جیاوازدا بڕدراوە کە ئێمە پێمان وایە ئەم لێبڕینە نایاساییە. هیوادارم سەرۆکایەتی پەرلەمان بە ئەرک و ڕۆڵی خۆی هەستێ و ئەم یادداشتە ڕەوانەی سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستان بکە و هیوادارین لە ماوەی هەفتەیەکدا کە بەپێی پێڕە و دیاری کراوە کە پێیان دەگا ئەم بەڕێزانە لە پەرلەمان بۆ پرساندن ئامادە بن و دیارە هەرە زۆرەکەی ئەگەر پاساوی شەرعی و یاسایی هەبێت لە نەتوانینیان لە کاتی خۆیدا ئامادە بن بۆیان هەیە تەمەەن تا مانجێک بۆیان درێژ بکرێتەوە لە ماگەیدا پێویستە ئامادەی پرساندنەکە ببن. هاوکات سەرۆکی فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی دەڵێت لە وڵاتان سەرۆکی حکوومەت بەردەوام دەچێتە پەرلەمان بۆ ڕوونکردنەوە و پرساندن لەسەر پرسە گرنگەکان بەڵام لە کوردستان بەو شێوەیە نییە و ئەویش هەز نەکردنە بە بەرپرسیارەتی. لە وڵاتە پێشکەوتوەکان سەرۆکی حکوومەت هەفتانە دێتە پەرلەمان لەبەرەوە هیچ شتێکی تازەی تیان نییە وتاردان بۆ پەرلەمان کارێکی ئاساییە بەڵام پرساندن گرنگە کە ئێمە پرسیار ئاراستەی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی و وەزیری دارایی بکەین و ئەوان وەڵامیان پێبێ بۆ ئەو کارە نایاسایانەی کە کردویانە. لەبەرەوە پرساندنەکە بەردەوامە و ئەبێ ڕێکاری یاسایی خۆی وەربگرێ و ئەرکی سەرۆکایەتی پەرلەمانە کە ئەو پرساندنە بخاتە بەرنامەی کارەوە لە هەفتەیەک زیاتر تێنە پڕێ بەبێ پێڕەوی ناوخۆ بەڵام بۆ وتاردانی سەرۆکی حکوومەت لە پەرلەمان لە ماوەی 2 هەفتەش ئەتوانن ئەوە جێبەجێ. پرساندنەکەی ئێمە بێگومان کاریگەری زۆر بۆ لەسەر هەموو لایەک و فشارێکی زۆر جدی دروست کردووە لەسەر هەمووان. سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دوای سەرکەوتنی پەرلەمانتاران لە تەواوکردنی واژووی پرساندنەکە داوای کۆبوونەوەیەکی تایبەت لە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان دەکات. سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامیش ڕوونی کردەوە ئەو داواکاریەی سەرۆکی حکوومەت پەیوەندی بە بابەتی پرساندنەوە نییە. بەڕێز سەرۆکی حکوومەت داوای ڕێخستنی کۆبوونەوەی پەرلەمانی کردووە دیارە بەڵێ بۆی هەیە بە پێی مادەی 66 پێڕەوی نێوخۆی پەرلەمان داوای کۆبوونەوەی پەرلەمان بکە بۆ خستنە ڕوو و ڕوونکردنەوەی بابەتێک کە پێیان باشە بەڵام ئەوە جیاوازە لە ئەوەی ئێمە ئەو میوانداری دەکرێت و پەرلەمانتار پرسیاری لێ ناکە و داوای ڕوونکردنەوەی لێ ناکە بەڵکەوەی ئێمە بەپێی مادەی 69 پەیڕەوی نێوخۆی پەرلەمانەکە پرساندنەوەتە پەرلەمانتار بۆ هەیە پرسیار بکە لەو بابەتەی کە ئێمە پرساندەکەمان لەسەری هەیە. بۆیە هیچ کامێشان جێ ئەویتر ناگرێتەوە ئەم پرۆسەیە بەردەوام دەبێت. بەپێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان دەبێت سەرۆکایەتی پەرلەمان لە ماوەی 7 ڕۆژدا یاداشتی پرساندنەکە پێشکەش بە حکوومەت بکات و حکوومەتیش لە ماوەی 14 ڕۆژدا وەڵامی پەرلەمان بداتەوە کە ئاخۆ چ کاتێک ئامادەی کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان دەبێت. عیمران ئەمیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.